بنای خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادومانین کە لاڵ قێشتری بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست دەبین بۆ باسکردن لە پێگە و پایە و خزمەتی مامۆستایانی ئایانی بۆ ئەڵقەم جارە دەڕۆینە خزمەتی مامۆستای پایابەرز مامۆستای هەڵکەوتو ناوداری کوردان ڕێزدار جەنابی مامۆستا مەلا طەیب مەلا عەبدوڵڵا بەحەرکەی ئەو مامۆستا عزیزەمان ئەگەر بێت ئێمە هەرچەند لەسەر ژیانی و پلە و پێگە و پایەی کەسایەتی و زانستی زەنای مامۆستا بدوێن هێستانەکە ناتوانین حەقی ئەو بدەین بەڵام باسەکە لە خزمەتی زەنای مامۆستا مەلا تاهیر و ئەو مامۆستا بەڕێزانێک کە لە خزمەتی زەنای مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرتۆ ئەوانشی کە لە خزمەتیانە خوێندووە لە پەڕێژانی زەنای مامۆستا هەڵدەدەینەوە ئاشنای ئێوەی عزیز و خۆشەویستەکەین ئێوەی عزیز تا دواساتی بەرنامە لەگەڵمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا طەیب مەلا عەبدوڵڵا بەحەرکەی ناوی طەیبە کوڕی مەلا عەبدوڵڵای کوڕی مەلا سلەیمانی کوڕی فەقێ موحەممەدە عەشیرەتی گەردیە لە ساڵی 1938 لە گوندی دارەبەن هاتۆتە دونیا 5 کوڕی هەیە بە ناوەکانی عیسامەددین عاسم ئەسعەد نافع عەبدوسەلام کە هەموویان دەرسی مەلایەتیان لە لای باوچیان خوێندووە ساڵی 1945 لە گوندی بنەسڵاوەی گەورە لە لای مامۆستا مەلا ئەحمەد ئاشۆکانی باوچی دایکی دەستی کرد بە خوێندنی قورئانی پیرۆز هەر لەوێ ختمی کردووە پاشان دەستی کرد بە تەسریفی زنجانی دوای گەڕاوەتەوە بە حەرکە لە لای مستەعیدەکانی مەدرسەی باوچی کتێبە سەرەتاییەکانی قۆناغی سوختەیی تەواو کرد دوای چۆوە گوندی دارەڕەق ماوەی 6 مانگان لە لای مەلا مەسعودی خاڵی بوو دوایی گەڕاوەتەوە بە حەرکە لە لای مامی مەلا عەبدولقادر تا کۆتایی بە کتێبی جامی هێنا لە لای ئەو بوو پاشان لەسەر بڕیاری ئەو کتێبی ئیساغۆجی منتیقی لە خزمەت باوچی دەست پێ کرد کتێبەکانی قۆناغی مستەعیدی لە خزمەت ئەو تەواو کردن لە ساڵی 1965 زاینی باوچی کۆچی دوایی کرد ڕۆژی سێمی تازیە دەستەیەک لە زانایانی هەولێر و دەوروبەر لەگەڵ مامەکان و خزمەکان بە سەرۆکایەتی مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عەبدوڵڵای بێتواتەیی مەندیل و جوببەی مەلایەتیان لەبەر کرد لە شوێنی باوچیان دانا بە پێشنوێژ و تارخوێن و وانەبێژ بەڵام لەو کاتە جەنابی شێخ موستەفای نەقشبەندی کە شێخ و مامۆستای بنەماڵەکەیانە تەشریفی لە بەغدا بوو لەو مەراسیمە ئامادە نەبوو کاتێ گەڕاوە هەولێر ڕۆیشتە بە حەرکە پاش سەرخۆشی کردن و چەند قسەیەکی بەنرخی بڕیاریدا مامۆستا طەیب بچێتە هەولێر ماوەک لە مزگەوتی بەڕێز یان کتێبانی خوێندنی باڵای مەلایەتی لەلایەن چەند مەلایە باشەکان بخوێنێ بۆ ئەو مەبەستە مامۆستا چووە مزگەوتی شێخ و هەموو ڕۆژان دوای نوێژی عەسر دەچووە خزمەتی شێخ بۆ پێداچوونەوەی دەرسەکان و ڕوونکردنەوەی ئەو جێگایانەی کێشەیان لەسەر دەکران ئەمجا کۆتایی بە خوێندن هێنا لە ڕۆژی 14 یازدەی 1966 زاینی جەنابی شێخ هاتە بە حەرکە ئیجازەی مەلایەتی پێدا لە 2005 کرا ئەندامی لیژنەی باڵای فتوای شەرعی لە هەولێر پاشان بەهۆی نەخۆشی دەستی لە کار کێشایەوە لە ساڵی 2016 مامۆستا دوا بە دواینا لە باری تەندروستی بەهۆی نەمانی دەنگی ناتوانێ بەردەوام بێت لەوانە وتنەوە دەست دەکات بەنووسین 12 کتێبی زۆر بەهێز لە سەرجەم بوارەکانی شەرع دەنووسێت لەگەڵ هەندێ دەستنووس و پرۆژە تەواو نەکراوی هەن لە 15 ڕەمەزانی ساڵی 1444 کۆچی بەرامبەر بە 6 چواری 2023 لە ماڵی خۆی لە شارەدەی بە حەرکە کۆچی دوایی کرد تەرمەکەی لە گۆڕستانی شێخ وەیز لە بە حەرکە بە خاک دەستپێردرێت بە کۆچی دوایی ئەم گەورە زانایە ئەستێرەیەکی گەشی ئاسمانی زانست لە کوردستان کوژایەوە. دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی ڕچەی زانایان خۆشەویستان لە خزمەتی مامۆستا تاهیرە دەڕۆینە خزمەتی مامۆستای کۆچ کرد و مامۆستای زانا و بۆ خودا سڵحا و
مامۆستای هەڵکەوتوی کوردان ڕێزدار جەنابی مامۆستا مەلا طەیبی بەحەرکەی خوای گەورە دەرەجەی عالی کات. ئەگەرچی زامی مامۆستا هێشتانەکە تازەیە لە دڵمانە کەلێنێکی گەورەی جێهێشتووە، بەڵام شکر بۆ خوددا هەم نەوەکەی و هەروەها هەمیش قوتابیە گەلێکی زۆری هەنکەوە کەلێنێکی زۆریان لە میحراب و مینبەرە پڕ کردوتەوە. دەخوازین کە خوای گەورە بیکات بە سەدەقەی جاری بۆ ئەو دەرەجەی مامۆستاش عالیکە. جا لە خزمەتی مامۆستای بەڕێز ئێمە دەمانێت هەندێک پرسیارکە نەگەرچی مامۆستاش چۆن دەڵێ هەم لە ماتەمباریدایە و بەردەوام و هەمیش تەمەنێکی هەیە و ئەمە سوپاسی جەناب دەکەین کە لە خزمەتیانە گەورەمان دەکات بۆی کە لە خزمەتی جەنابی مامۆستا بدوین. مامۆستا جان سەرەتا سەلامی خوای گەورەت لەسەر بێ. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله و بەرەکاتوه. بارەکەڵڵا. مامۆستا جەنابی مامۆستای ڕەحمەتی دەستپێشی خوێندنی لە چیەوە دەستی پێکرد؟ ئەو مامۆستایانێکەوە لە خزمەتی خوێندی چێ بوون؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان. خۆی مەلایەن بە زۆری منداڵی خۆیان لەبەر خوێندنی دادەنا بۆچی پارچەرە بن و فامیان کرد لە ئەمری 6 ساری. کاکەم بە ڕەحمەت بی موالیدی 1938 بوو. لەوانە بەو پێی دەبی لە 47 دەستی بەخوێندنی کە 26 47 دەستی بە خوێندنی قورئانی پیرۆز کردبی. یەکەم جار بابم بەخۆی دەرسی پێ دەگوت و قورئانی پیرۆز هەندێکی لە کنداکم دەخوێند و لە کن بابمی دەخوێند و جار جاریش داکەم دەچۆ ماری بابی با پیرم مەلا ئەحمەد بابی داکەم مەلایەکی باش بوو لە بنەسراوەی ماوەکی دەماوە دەرسی قورئانێکی کاکم زۆر لەکن با پیرم مەلا ئەحمەد خوێندیە. جا قورئانی پیرۆزی ختم کردو هاتەوە ئێرانە لێرە لەکن مستعیدەکانی بابم یەک ناوی مەلا محەممەد کەریم بۆ خەرشی بەحەرکەی بوو، یەک ناوی مەلا ئەحمەد بۆ خەرشی هەرشەمێ بوو. ئەوانە کتێبە سەرەتاییەکانی و ئەوامیری زورجانی و ئەوانە ئونوزەج و ئیزهار و ئەوانەی لە کنەوان خوێند و ماوەیەکی تقریبا 6 مانگ چوە گدارەقی لەکن خار مەلا مەسعود لەوێندرێ مەلا بوو لەکنەوی خوێند. دوای گەڕاوە هاتەوە ئێرە لەکن مام مەلا عەبدولقادر دەرسی دەخوێند. مام مەلا عەبدولقادریش لەکن بابمی دەخوێند. زەکاکم برێن قۆناغی سوختەیی کە دێرێنێ سوختە هەمووی لەکن مام مەلا عەبدولقادر خوێند. حتا کتێبی زامیش دەگەدابی کە لە زامی کۆتایی پێهات قۆناغی سوختەی خلاص دەبیتە مستعید هەلە بە حەرکەی هەر لێرانە لەو ئەو حوزرەیەوە حوزرەی بابم بۆ عینی حوزرەی جارانە کتێبی زامی خلاص کرد. دوای کتێبی زامی مام مەلا عەبدولقادر خۆی تەکلیفی لێ کرد لە کاکەم گوتی وا حەز دەکەم بچی لەکن کاکم مەلا عەبدوڵڵا بخوێنی لەمە دوا وام پێخۆشە. مام مەلا عەبدولقادر بە خۆی دەرسی فقیانی گەلە زۆر بوو و حەزیشی دەکرد کە کاکم لەکن بابم بخوێنی. نردێکن بابم لە پاشی جامی کتێبەکەی ناوی حیسام کاتیە منتیقە لەو کتێبەیڕا کاکم لەکن بابم دەستی بە خوێندنێ کرد. بەبیرما هەموو جارێ سبەینان پاشی نوێژی سبەینێ بابم دەرسی بە کاکم دەگوت پێش ئەوەی بێتە عوزرەی فەقیان لە مارێ پاشی نوێژی سبەینە دەرسی بەوی دەگوت ئەوجە لە دوایە دەها دەرسی بە فەقیان دەگوت. ئەوە بوو لە منتیقی لە حیسام کاتیڕا لەکن بابمی خوێند هەتا ئەو کتێبانەی مەرحەلەی مستعیدی قۆناغی مستعیدیشی بڕی شەرح شەمسی و مختصەر و ئەوانەشی هەموو خوێند. لە دوایی کتێبی مختصەر بوو بابم وەفاتی کرد ساری 1965 بوو. دوای ئەوەی بەپێی ئەوەی ئەمە خۆی بابمان و باپیرمان هەمووی مەحسوبی شێخ مستەفای نەقشبەندی و شێخ ئەوبەکری بووینە و ئیجازیان لە کنەی وەرگرتیە و منسوبی بووینە. شێخ مستەفا بە ڕەحمەت بی تەکلیفی کرد کە بستە خانەقایە کاکم لەوێن دەرێ هەندە مامەستای لۆدا بنێ شێخ ئەو کتێبانی ماینە دەرسیان بداتێ و قۆناغی مستعیدی تەواو بکا و ئیجازی مەلایەتی بداتێ. فعلەن شێخ بەخۆی تەشریفی هاتە ئێرانە داوای کرد لە کاکم گوتی وا پێویستە دەبی بێ لەوێ دەرست لۆدا دەنێن و لەوێن دەرێ کاکم چوە خانەقای شێخ مستەفای نەقشبەندی لە هەولێرێ جەنابی شێخی چەند مامەستای چاک بوو مەلای چاک کە ئەو مەلایەنە شەر عایدی خۆی بوون
منسوبی بوو فەقیوی بوون یەکیان لەوان ماسی مەلا شەریفی دووشیوانی بوو پێیان دەگوت مەلا شەریفی خانەخای یەکی دیکە برایوی بوونایی مەلاتەیی بوو مەلا تەیبەکە زۆر وەخت خۆی لەکن مەلا ئەفەندی هەولێرێ دوو ساران ئەو دەرسی فەلەکیات و حیساب و هەندەسە ئەوانەی خوێندبوو زۆر مەلایەکی زیرەک و مەشهور بوو لە هەولێرێ کەسان دیوی ئەو عیلمانەی نەدەزانی شێخ داوای لێکرد بێتەوێ دەرێ بێتە خانەقایە لەوێ دەرسێ بە کاکەمەری ماسمە تەیب اختیاریش بوو هەموو سبەیدان لەوێن دێڕادەهات ئەو دەرسی ئەو کتێبانەی بەتەنێ دوگویان فەقیدی لەگەر بوو مامۆستا هەندێک مەلای لەوێن دەرێ سەماعیان دەکرد وەکو دانیشتن جێدان بە فەقیدیکە نەبوون لەوێ ئیلا بەتەنیا بوو کاکم شێخ گازی کردوێن دەریاگەنا مەدرسەی لێ نەبوو مەزگەوتی شێخ مستەفای هەنجی ماسم لە شەری بوو مەلایەشی دیشی لێ بوو مەلا خەلیلی مخلیس مەلا خەلیلی دووسەرەی ئەوانە هەمووی لە خانەقایە دەرسیان پێدەگوت بە کاکم هەر سێ مەلایەشی دیکەش هەبوو مەلا بەکری دوو گوتکانیان دەگوتی لە مزگەوتی مەحموود عەلافی کاکم بەخۆ دەست و دەرسی لە کنەوی دەخوێند بە ماوەیەکی کەم ئەو کتێبانی هەموو خلاص کردو مستعداتی لێوێ تەواو کردن لەوێتەوێ هەموو مادەکانی هەموو لەوێن دەرێت تەواو کرد جەنابی شێخی بەخۆی هات لێرانە لە بەحەرکەی ئیجازەی مەلایەتی دا کاکە مەلاتەی بوو ئیجازەکە ماسم لە شەریف خوێندیەوە ماسم لە ساڵعی کۆزەپانکەی و ماسم لە ئەوبەکر و چەند مەلایە چاکەکانی هەولێرێ هەمووی خەرکانی دیکای دەوروبەری بەحەرکەی و پیاوە ماقولانی هەولێر و دەوروبەری هەمووی ئامادە بوون مەراسیمەکە بەس لۆ جەنابی مامۆستا ڕەحمەتی بوو ئیجازەی بەس ئیجازەی وەرگرت تەنیا ئیلا لۆوی بوو ئیجازەکەی جەنابی شێخ بەخۆی ئیجازەکەی پێدا مامۆستا بەخۆی شێخ ئیجازەیدا ئیجازەی شێخی بوو بەرام شێخ اختیار بوو پێی نەدەخوێندراوە ئیجازەکە بە ماسم لە شەریفی خوێندە ماسم لە شەریفیش تەلەبەیوی بووە هەر عایدیوی بوو بەوی خوێندەوە ئیجازەکە و خوێندیەوە ئیجازەی وەرگرت لە ساری 1966 لە هەنجی ڕابووە مەلایەشی ڕسمی پێشی وەختیش هەر دەرسی دەداوە چونکە بابم ماوەیەشی زۆر نەخۆش بوو پێی نەدەکرە دەرسان بداتەوە کاکم مەدرسە هەموو عادیوی بوو هەمووی دەرسی فەقیان و مەدرسە و مەلایەتی و هەموو هەر ئەو دەیکرد بەرەم لەو ڕۆژی کە شێخ ئیجازەی دایە وەکو برین بە ڕسمەن بووە مەلاو بووە جێگری بابم بەڵێ مامۆستاما بەر لە جەنابی مامۆستای بەنیاز بووین ماشەڵڵا لە ڕسەی زەنان لە خزمەتی جەنابی مامۆستای باوک قسە بکەین بەڵام ئیدر تەمەن دەرفەتی نەدا بۆی کە لە خزمەتی جەنابی مامۆستا ڕەحمەتیش بدوێن و هەم بەڕێشان لەسەر مامۆستای باوک قسە بکەین بەڵام خوای گەورە دەرەجان عالیکە بەرحاڵ زامە دەمەوێت باسی ئەو بکەم جەنابی مامۆستا وەکو حەریسیاتی جەنابی مامۆستا دڵسۆزی سەبارەت بە مەدرسە و بەو فەقیانێک کە هەیبوونە چەندە کاتی خۆی تەرخان دەکرد بۆی کە لە خزمەتی قوتابیەکانی مامۆستا وڵای تا ئێمان هەولێوی ئەو هاوە فەقیانە لە ژیانی خۆش دابن و دا ئێمە زۆر حەزی دەکرد لەوەی کە مەدرسە ئاوادان بن و زۆر محافەزەی مەدرسەی دەکرد وەختەکی زۆر تەنگەبەر بوو چەند جاران برێن گرانی و نەهات و شتیوا دەهاتە زەی سەردا دەهات کە مەدرسە نەدەما و فەقی نەدەما و لێرانە فەقی هەردەما و ئەو محافەزەی دەکرد و دەرسی هەردەدا وە چەند جاران لە دەوری حکومەتی بەعس منعیان دەکرد نابە فەقی مەلا دەرسێ بدا لە هەولێرێ مەدرسە منع دەکران فەقی دەهاتن لێرانە کاکمەری دەگرتن دەرسی هەر پێدەگوتن و کانەهوو وەکو بەدزیەکیش بوو لە حکومەتی حکومەت پێی ناڕازی بوو برام دەرسەکەی هەردەداوە و زۆر مەرەقی بوو کە مەدرسە ئاوادان ببنەوە ماوەشی گەلە زۆر بوو ئیجازەنامە ئەوانە نەمابوون برێم کاکەم کە دەستی پێکرد بە ئیجازەدانی فەقیان ئەوە یەکەمین ئیجازە بوو زندیکردنەوەی ئیجازەی مەلایەن بوو لە پێشی ئەو ئیجازانەی کە لە بەحەرکەی دران ئیجازە نەمابوو لە مەدرسان لە مەدرسەی کوردستان ئیجازە نەدەدران ئەو ئیجازەی نوێ کردەوە و ئەو احتیفازی بەو مەدرسەیە کرد و لە دەوری ساری 1950 دەوری عەبدولکەریم قاسمی کە مەلایەکان هەموو بوونە زۆریان کرانە معەلیم و مەدرسەی فەقیان تێکس و مەدرسە نەما مەدرسەی ئێرانە هەرما بوو هەر ئەو فەقیمان هەر هەبووە و هەر هەبووە لەبەر ئەوەی ئەو ژیانی خۆی هەمووی سەرف دەکردلەوەی دەبی مەدرسە ئاوادان بی و
دەرسی فەقیان بدا هەرچەند ژیان تار بە هەرچەند زولوب ناخۆش بە هەرچەندە سیاست موافق نەبایە ئەو کۆلی نەدەدا و دەرسی هەدەگوت و خوای تەعالاش حیفزی کرد و سەرکەوتووی کرد. الحەمدولله بشکر. سەریاران بە گشتی ئەوەی ڕێبازی حەقبیتن بەڕاستی بەحرکە حوزرەکانی خانەدانە سوپاس بخوا هەموو دەم ئاوەدانە بە تەدریس و بە دەوران و عیبادەت بە تەسبیح و بە ئەزکار و بە تاعەت بە هیممەت باوک و پیرانی تەریقەت دوعای خێر و نزای ئەهلی حەقیقەت بەخێر و چاکەی خەلکی بە حەکا هەتا ماوە فەقێ نابی لەبیرکە خدا حەسکە دەمینێ ئەو چرایە دەدا شەوقی هەتا گەردوون لەکایە. بەڕێز دکتۆر محەممەد شێخ عوتمانی یەکێک لە مجازەکانی جەنابی مامۆستا دەمێ پرسیاری و لە جەنابەت بکەم کەی بەڕێستان ئەو فەزل و بەرەکەتان بەرکەوت کە ڕۆشنە خزمەتی جەنابی مامۆستا بۆی کە زانستی شەرعی بخوێنن؟ بەحقیقەت من شەرەفمەند بووم جاری یەکەم لە ساڵی بدایەتی 1986 هاتمە بەحرکە لە خزمەت هەردوو مامۆستایەکان هەردوو مامۆستای گەورە بە ڕەحمەت بێ لەگەڵ مامۆستا مەلا تاهیر تقریبا لە تەصریفی مەلا عەلی بدایەتەکەی دەستم بە خوێندن کرد جاری یەکەم تاوەکو قەتڕ و نەداشمان خوێن ئاین ساڵ و نیوەک تقریبا ئەوەندە زیاتر لە بەحرکە مامەوە جاری یەکەم ئەوجا چوون بۆ هەولێر مزگەوتی مامۆستا مەلا محەممەد ئەمین ڕوانزی مزگەوتی حاجی یەحیا دوایە لە 1970 دووبارە زارشتر بەوەی ئەوەی کەوا حکومەتی بەعەز فەقیانی مەنع کرد لە هەولێر بەتایبەتی بەڵام ئەو بەحرکە ئەو فەزل و گەورەیەتی هەبوو کە مەدرسەی بەردەوام بوو ئێمە زارشکە ڕوومان کردەوە بەحرکە هاتینە خزمەت ئەو کاتی مەدرسەی بەحرکە هەر لە جەری و دڵسۆزی جەنابی مامۆستاوە بەڵێ ئینشاءالله زیاتر ئەمەوە تێدەگەین هەم لە تەقوا و لە وەرعی مامۆستا بووە بەرەکەتی مامۆستا لەوەسکە بەحقیقەت ئەمەوە تێدەگەین مامۆستایانی سەمامی ئەمان بووە نەک تەنها بۆ فەقیهان کە زۆر فەقی فرار و متەخەلیف و ئەوانە وەکو بەڕاستیانی حقەتێک لێرە گرسا و گیرسا بوونەوە خوێندنی خۆیان دەکرد زۆر بەڕێک پێشی بەبێ مامۆستا ئەنی بترسێ لەوەی کەوا ڕۆژێکدا دێ مامۆستا هەراسان بکرێ خود ئەزیێت بدرێتن ئەوە تەوان جورئەتی مامۆستا بوو هەروە دڵسۆزی بوو بۆ خوێندن و بۆ مەلایەتی زۆر فەقی تێدا بوو تەوان بەحقەتانی فرار و متەخەلیف بوون ڕەنگە میش بۆ خۆم فترەیەک وا بووم لە خزمەتی مامۆستا بووین هەتا وەکو وتم ساڵ و نیوەک زیاتر تا کوچمە هەولێر دوای 1970 گەڕامەوە بەحرکە و لە خزمەتی مامۆستایان بووم هەتاوەکو کۆتا هاتنی کاروانی ژیانی فەقیەتیم بە وەرگرتنی ئیجازەم لە 11 1992. بەڵێ بەردەوەی باسی ئیجازەکەی مامۆستا ینی ئەو کاتە کە ئێوە بۆن منە فرار بوون یان فەقیدی هەبوون لەو کاتە ینی ترسەکە لە بۆ خودی جەنابی مامۆستاش بوو لەسەرەتا حتمەن بە خۆتان جەنابتان دەزان تەمان ئەو کاتی کە حکومەتی باس داڵ دەداوە بەڵێ بە تەئکید بەڵام ئەوەندە بەجەری ئانە و بەڵام ئەوەندە وەرع و تەقوا ئەو زانایە گەورە بە تەئکید ینی وڵی بەحقەت ینی نەفەر هەبووە مەسەن بەردەواموانەی ڕەفیق حیزبی ئەوان دەهاتن بەڵام تەداخولی حوزریان نەدەکرانی ئەوەش گەورەیەتی مامۆستا ئینشاءالله وەرع و تەقوای مامۆستای بووە دڵسۆزی بوو بۆ عیلم ئەگەنا زۆر جار داهاتن تەوان لە بەحرکە خەڵکیان دەگرت فرار و متەخەلیفەکان بەڵێ مەسئولیەتیشی گەورە بوو ئێستا مامۆستا مەلا تاهیر ڕووداوەشی گێڕاوە یەک لە مامۆستایەکانی من لە ژیانی فەقیهاتی مامۆستا ئەنوەری کوڕی مامۆستا مەلا بیلالی گردیماوان کات خۆی لە ساڵی 85 دەرس بێ من گوتیە مامۆستا گێڕایە وتی هاتێرانە ئەو پیاوە فرار بوو وەتیوانی سوبوونە لای باوکی پێیان گوت بوویان کوڕەکەت لە شوێ و لە چێن دەرنیا نەیتوانی بۆ ڕاستیەکەی نەڵێ گوت بی لە بەحرکەیە هەر ئەوانی فراریش بوو تەوان ئەوانیش تەمەن مامۆستایان خوا خێریە و جەماعەتی ئێرە بنووسی کاتی خۆی مامۆستایان ئەگەدار کردبەوەکەوە بابی خۆی خەبەری لێدایەکە لەگەڵ ئەوەی کە هات تێرانە مامۆستا لێی نەپرسی ئایا تو فراری یان متەخەلیفیان موقیفەشی ناخۆش تووشی مامۆستای بێ مامۆستا ئەوەی نەبوو ینی زۆر زەریعانە و دڵسۆزانە بووە بۆ عیلم و زانست و معریفەت بەڕاستی هەم هەیبەتی مامۆستاش وای کرد بوو کە ئەوان نەتوان تەداخولکەن بەتەئکید بەتەئکید
ڕێزار جەنابی مامۆستا مەلا فەتحی زراری مجاز لە خزمەتی مامۆستای ڕەحمەتی مشەرەفمان کەی بۆی کە بزانین کە بەڕەسەن چەند لە خزمەتی جەنابی مامۆستا بوون و زانستانی کە خوێندتان چی بوون؟ ئەمن لە خزمەت مامۆستا مەلا تەیبی بەحەرکەی یا ڕەبی خوای گەورە قەبری پڕنور کە یادی بەخێر. طبعا من تقریبا 8 ساڵان لە خزمەتی وان بوویمە، بەڵام زۆربەی خوێندنەکەم خزمەت مامۆستا مەلا تاهیری برای بووە کە ئەوش هەموو خوێندنەکەی لە خزمەت مامۆستا مەلا تەیب بووە. لەبەرەوەی کاتێک کە ئەمە لە مەرحەلەی سوختایەتی بووین مامۆستا مصاب بوو بەو گەروی، بەڵام دەرسمان لە خزمەت خوێندێ مختصر و ئەوانە هەروەکو چەند جار، بەڵام لەبەر ئەوەی مامۆستا تووشی و حالەتێ بوو بەس هەر مەرجع بوو لەو دەرسەکانمان لە خزمەت مامۆستای بووینە تەمەنێکی زۆر الحەمدولله. دوجار لەکەی ڕۆنامەکە دەگەر لە خزمەتی مامۆستا؟ طبعا ئەمن لە 11/11/88 خزمەت مامۆستاوان لە بەحەرکەی، لە 5/11/98 لە خزمەتیان ئیجازەم وەرگرت، یعنی تقریبا 10 ساڵ چەند ڕۆژێکم. مامۆستا 10 ساڵ تەمەنێکە ئەوەندە لە خزمەتی جەنابی مامۆستا بووی، حتمەن کە لەوێش دەمایەوە ئیدی هەبەیەکۆ بوون. ئەگەر خەسڵەتی جەنابی مامۆستا یان حرەسی جەنابی مامۆستامە لەوە باسکەی بۆی کە هەم لە ڕووی عیلمەوە و هەمیش لە ڕووی پێگەی کۆمەڵایەتی لەگەڵ خەڵکە وەروا وەکو ئاستی ئەو لە نێو کۆمەلگا بەگشتی. وڵا طبعا مامۆستا غیری ئەوەی کە الحەمدولله مەرجەعێک بوو لە کوردستان لۆ نەک لۆ خەڵکی لۆ مامۆستایان لە ڕووی عیلم و هەموو شتەکانەوە، بەڵام غیری وەش مامۆستا بەڕاستی ئەمن معجبم بە هەندێک شتی مامۆستا. یەک لەوانە مامۆستا فەنی تەعاملی لەگە خەڵکی زۆر بەقووەت بوو، یعنی ئێستا جەنابەت کە گەنجێکی وایە الحەمدولله بچوبای وە دەزانی دەگۆ مامۆستا ئیلا لەگە من وایە، یعنی وەشی تو لێدا سبحانەڵڵا وەکو ئاوی بوو، ئاو کە ئاو لەگە هەشتە شتێکەکەی ڕەنجی و تەبیعاتی شتەکەی وەردەگری، یعنی وەکو شتەکەرێت لەگە ماسی لێت لەگە شتە بەدی لێدێ، یعنی گەنج بچبا، پیر بچبا، فەلاحێک بچبا، مامۆستایە بچبا، ڕئیسێک بچبا، مامۆستا وها لەگەرەوە ئینسانێک تێکردە بوو، ینی هەست دەکرد دەگوت مامۆستا یعنی یەکە لەو چین و توێژانە، یعنی بەڕاستی فەن و تەعاملێکی زۆر خۆشیە بوو و دائما ڕوو بە پێکەنین بوو. یعنی یەک لەو شتانێک کە من زۆر پێ معجبم قەت ئینسان لە قسەکانی مامۆستای تێر نەبوو، بە تەحەداوە دەرێم هیچ کەسێک لە قسەکانی مامۆستای تێر نەبوو، یعنی هەرچەندی لە مەجلیسی بووی بی ئەوەندە مەجلیسی خۆش بوو و خارجکەش ئەوە بوو زۆر ئاگداری هەموو یعنی قەوم و عەشیرەت و مانتیقەکان بوو. مەسەڵەن ئێستا دەرسمان لە خزمەتی دەخین کەم وەکو زرارێک یعنی قیسەشی لەسەر مانتیقەی زراعەتی دەجێڕاوە، مامۆستایش کە مەسەڵەن سووچی بەسەرهاتەی مانتیقەی سووچاتی دەجێڕاوە، یعنی بەڕاستی ئەو تێکەربوونی مامۆستای لەگەر تەڵەبەکان و حتا لەگە خەڵکیش یعنی بەڕاستی شتێکی زۆر زۆر یعنی نادرە لە خەڵکیەوە بێتە جێ. بەڵێ مامۆستا فەتحی وەکو قوتابیەک کە 10 ساڵ لە خزمەتیان بوو، جگە لە زانستە شەرعیەکان ئەوەی کە لێی فێربووی لە خەسڵەتی جەنابی مامۆستاوە پێی سەرسامی زیاتر؟ والله طبعا لە گەوراتی مامۆستای لە عیزەتی مامۆستای زۆر ئیسفادەم کردیە، یعنی کە دەبی هەموو دەم هەردەم مامۆستایانی ئاینی پێشەوایانی ئەو خەڵکێ زۆر بە عیزەت بن. بەڕاستی مامۆستایەک بوو لەو کەسانە یعنی پیاوەشی بەڕاستی ئەگەر بێئەدەبی نەکە مامۆستا زۆر عەظیم بوو لە ناو خەڵک، بەڕاستی چ ڕۆژان نەمدی ئەو پیاوە تەنەزول بکە لۆ هیچ کەسێک لۆ هیچ چین و توێژێک، وەڵڵاهی حتا یعنی هەندێک حاڵەتی وا بووە یعنی کە هاتێ لۆ هەیە مەترسیدارێک بە بەس قەت کەس نەوەست مامۆستای دازار بی، یعنی هەندە بە عیزەت بووە هەندە گەورە بوو مامۆستا، یعنی نەک برێ وەکو تەکەبوڕ نا لە بەرۆی لەگە مندارەشی پێدەکەنی تێکردەوە، بەڵام وەڵڵاهی ئەگەر ڕئیسی ئەو وڵاتەی بەشتێک بە ناگەت بە مامۆستات قەتڵی قبوڵ نەدەکەین، یعنی ئەوە عیزەتێک بوو کە بەڕاستی ئەمن دەرسێکی زۆر زۆر بە قووەتم لەوەی لە مامۆستای وەرگرتیە کە هەمیشە دەبێ ئینسان ئەوە بە عیزەت بی و دائما ڕووخۆشی لەگە خەڵک، یعنی بەڕاستی تەبیب بوو لەو حالەتەیەوە، یعنی ئینسان وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دائما ڕووخۆش بوو لەگە خەڵک، مامۆستا ئەو سیفاتەشی زۆر بە قووەت بووە و زائیدەن دینداریەشی کڕ و لەسەرخۆ بووە، یعنی بە هات و هەرانە بووە، یعنی ئەمن هەستم دەکرد لە خزمەت دادەنیشتی ذکر و تەسبیحاتێک بەبێت و هەست پێ بکەیت لەناو قسەکان، یعنی هەندە ئینسانێکی گران سەنجین لەسەرخۆ هادی، یعنی حتا لە ڕۆیشتن لە هەموو شتەکانی پیاوەک بانی قەت تەسەوڕ ناکەم دوو شاقای بە توندی ڕانابێتن، یعنی هەندە لەسەرخۆ بە هادی و بە یعنی بە عیزەت بوو مامۆستا بەڕاست.
بەڕێز دکتۆر فایس یەکێک لە مجازەکانی جەنابی مامۆستا تەمان خۆشحان لە خزمەت جەنابی مامۆستا بۆی کە ساڵانێک لە خزمەتی و دەمەوێت لە دەستپێکا پرسیارەوە کە مامۆستای بەڕێز چەند لە خزمەتی جەنابی مامۆستای ڕەحمەتی بووی لە کێوە؟ سەرەتایی بە خزمەت گەیشتنی من بۆ لە خزمەتی مامۆستا مەلا تەییبی ڕەحمەتی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1976 تحديدا ناتوانم بەڵام ممکنە مانجی 8 مانجی 9 لەو حدودانە بێ بەنووسین لە دەی 1976 لە خزمەتیا بووم فترەی پاشتریش لە خزمەتیا بووم متەقەطع زاروا بۆ ساڵێک مامەتەوە ڕۆژتومە و هاتوومەتەوە هەتا وەفاتی من هەمیشە لە مانجی ئەگەر لە خزمەت شێنە بووم 2000 بە خزمەت گەیشتووە. بەڵێ ئەنی دەستپێکی خوێنن لە 76 بۆ ئەوە دەگەرێتەوە بۆ 76 ئەوەی ئەوەندەی لە خزمەتی مامۆستا بۆ بم لە 76ەوە دەستی پێ کردووە بە خوێندن کە من هاتمە بە هەرکە بە فەقێتی ساڵی 76 سەرەتا لە خزمەت مامۆستا مەلا تاهیر دەرسم خوێند ئەو کاتە مغنی توولابم دەخوێن مغنی توولابم خلاص کرد مستعید فەریکە مستعیدی پێدەڵێن لە حودرا مغنی توولابم لای مامۆستا مەلا تاهیر خلاص کرد خواتەمەنی درێژکە و سەحەتی باشکە دەستمدا بە سووتی کرد چەند دەرسێک چەند ممکنە 6 تا 10 لاپەڕە لای مامۆستا مەلا تاهیر سووتیم خوێند ئەو کاتە مامۆستا مەلا تەییب لە وەزعێکی ناڕەحەت بوو نەک تەندروستی وەزعی نەفسی ناڕەحەت بوو لەبەر ئەوەی مەدارسی ئەوقاف مەعهەدی ئیسلامی بوو فەرعێکی بەهەرکە هەندێک تەڵەبەی مەعهەدی ئیسلامی بوون مامۆستا لەسەر حسابی مەعهەدی ئیسلامی عنوانی مدەڕیس بوو کە لە 76 مەدارسی ئەوقاف هەر هەمووی ئلحاق کرا بە تەربیە بە موەزەفەوە و بە تەڵەبەوە مامۆستا مەلا تەییب لەو فترەیە وەزیفەکەی گواسترابەوە بۆ تەربیە بۆی وەزعێکی ناڕەحەت بوو فەقەی لە بەهەرکە هەبێت و نەقلی هەولێر ببێ بۆ هاتچۆ بکە بۆ ئەو وەزعە ناڕەحەتیە مامۆستای نەختێک داڕی بوو لە حودرا کە من هاتم مامۆستا دەرسی نەدەگوتەوە هەر خەریکی محاولەی ئەوە بوو بووە نەقلەکەی گوازێتەوە سەر ئەوقاف کە نەقلەکەی گوازرایەوە سەر ئەوقاف منیش سووتیم لەو کاتە وەک گوتم لە سەرەتاکەی بوو ڕۆژیان بۆ لای مامۆستا تاهیر چووم دەرس بخوێنم وەک نۆبەتە دەرسی خۆم بوو کتێبم خەریک بوو بیکەمەوە مامۆستا مەلا تاهیر فەرمووی تۆ بچۆ لای کاکەم دەرس بخوێنە گوتم یعنی ئەوەکم کرد ئستغرابێکم کرد گوتی ما کاکەم بە خۆی فەرموویەتی بافران لای من دەرس بخوێنە ئیتر ئەوە من سەرەتایە قوتابی بووم کە لە دوای ئەو ئەزمەیە کە مامۆستا پیایت ڕەت بوو دوای ئەزمەکە سەرەتا لە منەوە دەستی پێ کرد مامۆستا دەستی بە دەرسکردنەوە کرد سووتیم لە خزمەتی مامۆستا خوێن تا ئاخیر لە دوای سووتی هەڵ نەبم گەلم بەوی ئادابم خوێند هەر لای مامۆستا ئاداب البەحث والمناظرە پێدەڵێن لە بیرتە چەند مایەوە ساڵی یەکەم مامۆستا؟ ساڵی یەکەم ممچینە 7 مانگ مامەوە لێرەش دەمایەوە بەرە لە حودرا ئەو کاتە ئەمە قوڕ بۆم حودرەیەکی قوڕین بوو بەڵام هەمان شوێن هەمان ئەو خوشە بوو ئەلێرانە دارەمەوێک هەبوو کەپر و سابات هەبوو هەمان شوێن بەس ئێستاکە دیوارەکان کراونەتە کۆنکریت زەبەکە مسەلحە ئەو کاتە قوڕودار بوو بەڵام عامر بوو لە خزمەتی مامۆستا گەلم بەوی ئادابم خوێند لە خزمەتی مامۆستاوە گوتم سووتیم خوێند لە خزمەتی مامۆستا شەرح عەقائیدم خوێند دوایی شەرح عەقائید بیرم نەماوە فترەیەک دابڕام لێرە چەند بوو منیش وەزعێکی ئەوە بەسەدا هات تا هەشتاکان شەڕی عێراق ئێران دەستی پێ کرد یعنی وەزعێکی نائاسایی بوو من بوومە عەسکەر و ئیتر دابڕان ڕۆیدا من بەس ئەوەی لای مامۆستام خوێندبێ وەک گوتم سووتیم لای مامۆستا خوێندووە گەلم بەوی ئادابم لای مامۆستا خوێندووە يعني آداب البحث والمناظرة كلا أكاديمي بيدرن بحث ومناظرة لا 10 عقائد ملاي لخدمتي ما استاخذ عند حفتة وحفظ بو ما تقريبا حفتة وشرب بو حفتة داي أوا لفترة فراري تنزارك هاتومته مامۆستا نەدەچێت لای مامۆستا هەیدر بەس داچێت لای مامۆستای ڕەحمەتی والله زاروا بۆ لای مامۆستا لە بەحەرکە نا غير مامۆستا کە دا لە بڕان بابە دەچووم لە
مزگەتی کانیتر لە شەقڵاوە دەم خوێندا سێبیران خوێن بەڵام زۆرترین لە بەڵام زۆرترین لە ماوسمەلا تەیب و تاهیر خوێندومە هەردووچیان بەس وە گوتم سەرەتای مغنی توڵاب لای ماوەستاهیر تەواو کرد و سەرەتای چوم لای دەست پێ کرد دوای گواستمەوە لای ماوەسمەلا تەیب بە ڕەحمەتی خۆی لەسەر فەرمانی خۆی بەڵێ دواتر بڕوانامەکەت مامۆستا بڕوانامەکەم 92-93 لەو ناوە بوو لە خزمەت مامۆستا ئیجازە وەرگرت ئیجازەکەم بریا بمهێنا بە ئەوە بێتن کە ئیجازە وەرگرت پێش ئیجازە وەرگرتنیش فترەیەک هەر لام خوێند و هاتمەوە هەم وەزعی اقتصادی عالم باش نەبوو وەزعی عێراق هەر هەمووی شێوا بوو لە نەوهەتەکان ئیتر منیش باشم زانی بێمەوە خزمەت مامۆستا سەر نوێ وەختەکە بە خوێندن بەسەربەرم لە خزمەتی مامۆستا فەرائیزم خوێند فەرائیزی شەرحی مەنهەجم خوێند و زائدەن فەرائیزی شێخ معروفی نۆدەهیم خوێند و لەسەر فەرمانی مامۆستا نسخە فەرائیزەکەی جەنابی مامۆستا بە ڕەحمەت بن مەتنی منزومەکان لەسەرەوە نەنووسرا بوو وتی تۆ بەخواتی خۆت لەسەرەوە بۆم بنووسەوە ئەوە منووسیەوە دوای ئەوە مامۆستا مەبیرم دێ خەتی زەنابیش زۆر خۆش ماشەڵڵا لە وەڵا ئەو کاتە خەتم باش بوو تا حەزێک هەر لەسەر فەرمانی مامۆستا و بۆ ئیضطراریش چونکی نوسخەی کتێبی مەطبوع زۆر کەم بوو کە من فەرائیزی شێخ معروفم لای مامۆستا خوێند بۆ ئیجباری نوسخەیەک بنووسمەوە شەوانە بۆ دەرسی بەیانی دەمنووسیەوە و دەرسی بەیانی دەمخوێند و هاکەزا هەتا تەواوم کرد دوای نوسخەی تریشم نووسیەوە هەر لەم کتێبە بۆ مامۆستا حەمەد ئەمینی ڕوانزی مەبەستم لەگەڵ ئەو کتێبە کە ئاشنا بووم سەرەتا لە خزمەتی مامۆستا تەیب ئاشنا بووم وتی پێم باشە دوای شەرحی فەرائیزی شەرحی مەنهەج فەرائیزی شێخ معروفی نۆدەهی بخوێنی گوتم باشە جەنابەت ئەمر دەکەن ئیتر دەستمان کرد بە شەرحی فەرائیزی نۆدەهی خوێندمان ئەوەشتا ئیجازەت وەرنەگرت ئیجازەمان نەگرت بوو دوای ئەوە ئیجازە وەرگرت ئیجازەم کە وەرگرت بە سات چوم هەردەما ڕۆژمەوە ماڵ بەڵام حەدی ئەدنا مانجی جارێک عسکەریش بووم داهاتم بە ئیجازە داهاتمەوە سەرێکی بەحەرەکەم هەردەدا لە بەحەرکەدا نەبراوم خۆت لە هەولێر دەژێت بەخۆم ماڵم لە مەسیف بوو ئەو کاتە لە هەشتاکان هەر ئێمە بەخۆمان خەڵکی مەسیفی بەس لە بەگەر بەحەرکەدا نەبراوم بەڕێز مامۆستا مەلا حەیدەر سورچی مجاز لە خزمەتی جەنابی مامۆستای ڕەحمەتی مامۆستا گەر پێمان بڵێ بەڕێستان کەی بە خزمەتی جەنابی مامۆستا گەیشتن و ئەو زانستانێکە لە خزمەتان خوێن چەند بوون چەند لە خزمەتیمانەوە بدایەتی لە هەولێر حجرە قەپات کران و قەدەغە کران لەلایەن ڕژێمی بەعسەوە ئێمەش هاتین بۆ بەحەرکە زێمان گرت و لە خزمەت مامۆستا ساڵی چەند لە ساڵی 1970 هیچ حجرەیەک لە هەولێر نەما لێرانە مامۆستا تەحەدای ئەو وەزعی کرد و حجرەکەی دانەخست لە بەحەرکە و زەرگەزەوی ئەو دوو حجرەیە دانەخران لەو کاتەوە مەسئولیەتیشی هەبوو کاتە هەر شتێک بوو بە ئەو تێدا بەرپرسیارەتی هەبوو بەڵام خوای گەورە پاراستنی لەبەرەوە چونکە مەبەستیان تەنها خوای گەورە بوو مەبەستیان دنیا نەبوو خوای گەورە حجرەی بەحەرکە و گوندی بەحەرکەی پاراست لە هەموو دەرد و بەڵایەکی لەو کاتی کە هاتم لێرانە من وەکو سوختەیەک حیساب بووم لۆم نەبووکەوە دەرس لەکەن مامۆستا مەلا تەیب و مامۆستا مەلا تاهیر بخوێنم ئەو کاتەی جامیم دەخوێند لەلایەن مستعیدەکان دەمخوێند مامۆستا عەبدوسەتار سێوەسەنی خوا خێری بنووسی کە ئێستا لە کۆیە لەلای ئەو دەرسم دەخوێن تا ئەو ئیجازەی وەرگرت ئەوجا من گەیشتم بەو خۆناغی کە بتوانم لەلای مامۆستا مەلا تەیب و مامۆستا مەلا تاهیر دەرس بخوێنم تقریبا ساڵی 1989 لە خزمەت مامۆستای دەستم بە دەرس خوێندن کرد یەکەم کتاب کە لەلای ئەو خوێندم مغنی طلاب بوو لە علمی منطق دواتر بەردەوام بووم لەسەر خوێندن لەلای مامۆستایان هەردووکیان لەلای مامۆستای ڕەحمەتی منهاج و طالبین ئیمامی نەوەوی
خوێندم لەگەر مامۆستا ئەبوو بەکر بدایەتی برازای مامۆستا پێکەوە دەمان خوێن دواتر مامۆستا ئەبوو بەکر لەبەرەوەی کە دەرسی ئەکادمی دەخوێن من بەتەنها مامەوە و منهاجم تەواو کرد و فەرائیزی شەرح منهاج مامۆستا فەرائیزێکی زۆر باشی دەزانی باوەڕ ناکەم لە هەولێر کەس وەکو ئەو فەرائیزی زانی بێتن دواتر چەند سوورەتێکی قورئان تەفسیرم لەلا خوێن و هەروها مختصر المعانی فەنی یەکەم و دووەم لە لای مامۆستا تاهیر دەخوێن فەنی سێم لە لای مامۆستا طەیب دەخوێن کە مختصرم تەواو کرد دەستم بە عەبدوڵڵا یەزدی کرد لە عیلمی مەنطیق بەڵام خوای گەورە ئەمری لەسەر ئەو بوو کەەوە مامۆستا تووشی نەخۆشی قوڕژی بوو قوڕگەکەی سندوق سەوتەکەیان دەرهێنا نەیتوانی بەردەوام بێتن لەو ڕۆ هەتاوەکو عەبدوڵڵا یەزدی لە لای مامۆستا خوێندم جانێتی ئیجازە لە مامۆستای ڕەحمەتی وەرگرت بەڵێ ئیجازەم لە مامۆستای وەرگرتووە بەڵام مامۆستا تاهیر خوێندیەوە بەڵێ مامۆستا لە کامە زانستی شەرعیە زیاتر ڕووچوو بوو مامۆستا والله لە هەر بابەتێکی ینی بتپرسی بە وەتێ دەگەیشتی تەنها لەو زانستەی زۆر ڕووچووە ینی زانستەکانی هەمووی باوەڕ ناکەم لەو دوایانە کەس لە مامۆستا زاناتر بێ لە هەولێر لە پێش ئەو هەبوون و بەڵام لەو 12 ساری ئاخیری کەسی وەکو مامۆستا لە هەولێر نەمابوو پێشتر مامۆستا هەبوون مەسەن برێن مامۆستا عەبدوڵڵا گردەسۆری مامۆستا سەید محەممەد پیرداودی ئەوانە ینی وەکو مامۆستا وابوون بەڵام لەو ئاخیرانە کەسی وەکو مامۆستا نەمابوو لە هەولێر مامۆستا جگە لە زانستی شەرعی کە لەی فێربووی ڕەوشت و خەسڵەت و هەڵسوکەوتی جەنای مامۆستا ئەوەی کە وەکو دەرسی کردداری لەی فێربووی چی بوو مامۆستا کەسێکی زۆر نەرمونیان بوو لەگەر فەقیەکانی ئەگەر غەڵەتیشیان بکرد بە تووڕە نەدەبوو برێن دەری بکاتن لە حوجرەی ئامۆژگاری دەکرد و جارێشتر ئەو هەڕەی دووبارە نەکەیەوە بەو شێوەی زۆر ئینسانێکی نەرمونیان بوو باوەڕ ناکەم لە ژیانی خۆی فەقی لە حوجرەی دەرکرد بیت ئەگەر غەڵەتیشی کرد بیتن ئللا بە نەسحەت ئامۆژگاری کردیە و یەکێشتر لە ئامۆژگاریەکانی مامۆستا زۆر حەزی دەکرد ئەو قوتابیانەی کە ئیجازە وەردەگرن حوجرە و فەقییان هەبیت کە هەر مەلایەک ئیجازەی وەرگرت بە لە شوێنێکتر بەهات بە خزمەت مامۆستا پێشوەخت لی پرسیار دەکرد حوجرەت هەیە فەقێت هەیە یان نا ئەگەر بیگوت بە فەقەم هەیە زۆر کەیفی دەهات و ئامۆژگاریش و لۆمە ئەوە بوو کە بەردەوام بین لەسەر فەقێ هەرچەندە ئەمن لە مزگەوت و خۆم مەزاری ئەوەم نەبوو کە فەقێم هەبیتن بەڵام دەچوومە شوێنێکی تر دەرسم دەگوتەوە زۆر کەیفی دەهات کە پێم دەگوت گوتی بەردەوام بە لەسەر وەکو تەوسیی زەنای مامۆستاش بەردەوام بی بەڕێستان بەرە لەسەر بۆسیەتی مامۆستا ئینشاءالله هەتاوەکو تەمەنم ماوە دەبی فەقێم هەر هەبیتن ئللا ئەگەر خوای گەورە بەڵایەکی بنێریت نەگەرنا خوای گەورە بتپارێزی ئینشاءالله مامۆستا بەڕێست مامۆستا ئەبوو بەکر برازای جەنای مامۆستای ڕەحمەتی لە خزمەتی جەنای مامۆستای باوشی بەڕێستانە باسی ئەومان کرد کە مامۆستا دەستپێشی خوێندنی و دواتریش تا گەیشتە ئەو حەدێکە ئیجازەی وەرگرت بڕۆنامەی زانستی شەرعی دواتریش دەستی بە دراست کرد زادەمێ پرسیاری ئەوە لە بەڕێزکەم لێرەوە ڕا مامۆستا دوای ئەوەی کە بڕۆنامەی زانستی وەرگرت طبعا بەر لە ئیجازەش هە دەرسی دەگوتەوە جا پێمان بڵێ دەرسگوتنەوەکەی جەنای مامۆستا کەی بوو و لەکوێ دەرسەکانی دەگوتەوە قوتابیەکانیشی چێ بوون مامۆستا مامۆستای مەرحوم خدا عەفوی بکە یا ڕەبی لەگەر هەموو زانایانی گەورە زانایانی موسڵمان ئەوەی کە لە خۆیم بیستێ و لە بابم بیستە بافیرم مامۆستا مەلا عەبدوڵڵا کە پێش وەفات بکە سارێک هەر زیاتر نەخۆش بووە لە ساری 1965 کۆچی دوایی کردیە سارێک پێش ئەو وەختە یعنی دەکا ساری 1964 لەو کاتەوە مامۆستای مامم ڕەحمەتی خوای لێبی وەکو مدیر و بەڕێوەبەری مەدرسە بووە لەو کاتەوەڕا تاکو ساڵی 1991 کە عملیات کرا و ئەوتاری سەوتی تووشی نەخۆشی و گەرویان کون کرد دواتر نەیتوانی قسام بکە هەتا ئەو کاتە هەر دەرسی دەگوتەوە و بەڕێوەبەری قوتابخانە بووە مامۆستا مەلا تاهیری بابم کە دەکا براگچکەوی هاوکار و یارمەتی دەری بووە بەڵام بووە وانە بێژ و بەڕێوەبەر و هەموو شتەکان هەر مامۆستای گەوەرەمان بەخۆی بووە
و لە فکرمە پاش عملیاتەکەش ئەو جیهازێک کە قسەی پێ دەکرد ساری 1999 هەندێک دەرسی جەمعەلجامعی بە مەلا ئیسامی گوت، مەلا ئیسامی کوڕی کە دەکا ئامۆزای من حازری دەرسەکەی بووم، بە دەرسەکەی زۆر وماندی دەبوو، حتا جیهازەکەی داناگوتی وەڵڵاهی دەرس بە جیهازی ناگۆترێتەوە، ئەو جوازی لە دەرسێ هینە ئەگەرنا هەر دەرسی دەگوتەوە، حتا خۆشیش بە جیهازیش دەرسی دەگوتەوە. بەڵام پاتری جیهازەکەی پاتریەکانی تایبەت بوون، دەبا لە خارج لێ بێ و دائیم لەسەر شەحن بی و دەنجی جیهازەکەش خۆش نەبوو، زۆر پێوەماندی دەبوو، لەبەرەوە وازی لێ هینە. ئیجازەدانی مامۆستایانیش یەکەم ئیجازە ئەمن بە فکرمە مامۆستایەک بووناوی مامۆستا مەلا عەبدوڵڵای وەرتی بوو لە 22/3/1984 یەکەم ئیجازە لێرانە ئەو ئیجازە نامە بوو لە ساڵی 1984. باپیری مەرحوومم تەدریسی گەلە زۆر کردیە بەس ئیجازەی نەدایە، زروف و وەزعی زەمانی ئەو هابوو نەیتوانیوە ئیجازە بدە، بەس خوای گەورە ئاسانی کرد، خەڵکەکی گەلێک زۆر لە مەدرسەی باب و مام ئیجازەی مەلایەتیان وەرگرت، ژمارەیان 47 کەسە ناوەکەیان لەو لیستەیەدا هەیە. یەکەمیان مامۆستا عەبدوڵڵا عەبدولقادر وەرتیە لە 22/3/84، ئەوەی مامۆستا مەلا ڕەزا 2/2/84، مامۆستا مەلا عوسمان ئامۆزایەتی لە 85، مەلا عەبدوستار سێوەسەنی 1988 ئیجازەی وەرگرت، ئەو بە فیراری لێرە دێخین. ساری 88 کە مەدرسەش من ئەکرابوون مامۆستا عەبدوستار لێرانە دەیخوێن ئیجازەشی وەرگرت، یعنی حتا کە چۆش بە قاساغی نێردراوە. مەلا محەممەد هەڵشۆی ساری 90، دکتۆر فائز ساری 1992 ئەوە فترە عەمیدی کولی شەریعی بوو دکتۆر فائز، دوو مەرحلە لێرەی خوێندووە. مەلا محەممەد شێخ عوتمانی 92، مامۆستا مەلا سعدەدین ئاشۆکانی 92، مەلا عەبدوڵڵای حاجی محەممەد بەحەرکەی 94، مامۆستا حەیدەر ئافریانی 94. مامۆستا عەفو لێرە قەوسەک بە لە 83 تا گەیشتە 90 ئەوەندە لەو بینە ئەوەندە ئیجازەیان وەرگرتێت لە هەمان کاتە دەرسی هەر هەبوو بەردەوام مەدرسە هەر هەبووە، بەس دەبینی فترێک 2 کەس 3 کەس خوێندن تاوا دەکەن بێکەوە ئیجازە وەردەگرن، جار هەیە 6 مانجی پێدەچی ئەو جارە ئیجازە نامەی دی دەبی، جار هەیە 2 ساری پێدەچی ئەو ئیجازە نامە دەبی. هەش بۆ مامۆستا لە لای خوێنە بەڵام ئیجازەی نەداوەتیان هەبووە لێرەی خوێندووە و پاشان چووە لە لای مامۆستایەکی بەڕێزی تر خوێندوێتی و ئیجازەی وەرگرتووە لە لای ئەو مامۆستایە. ئەمن مەلا مخلیس بەحەرکەی مەلا فائقی برام ئەو چوارەش بەیەکەوە ئیجازەمان وەرگرت بێک ڕۆژی. ئەو کاتە توانای دەرسگوتنی نەما بوو؟ نەخێر، لە خزمەت باب دەرسمان دەخین، بەس ئەمن کاتی خۆی لە خزمەتم خوێندووە. وەکو بەرەکەتێک مقدمەی جەزەری لە علمی تەجوید، نخبة الفكر في علم الأثر الشيخ عسقلانية لعلم حديث لخزمتهم خويندوا، ومنهاج برجية كما تا كتاب البيوع وبرق زياتريش لەگەر مامۆستا مەلا حەیدەری پێکەوە لە خزمەت مام دەرسمان پێکەوە بوو، دەرسمان دەخیند و هەروەها سعدینی هەیە شەرحی تەصریفێ، من ئەو چاک کتێبم لە خزمەتەوی خوێندیە، لەبەر ئەوە کە خوێندنم تەواو کرد مامم فەرمووی ئیجازەی بدێ مەلا تاهیر بە ناوی من، ئەوجا لەبەر هەندێک من ئیجازەم لە خزمەت هەردووکان هەیە، ئیجازەم لە خزمەت بابیش وەرگرتێ لە خزمەت مامیش. زۆر بەڕەس جەنابی مامۆستا مەلا سیدیقی قوشتەپەی یەکێک لە مجازەکانی مامۆستای پایابەرزی ڕەحمەتیمان دەمەوێت هەر لە خزمەت جەنابی مامۆستاشە لەبەرەوەی تەمەنێکی زۆر هەمیش ناسیایی جەنابی مامۆستانە لە خزمەتی مامۆستا بووە، لە هەمبانەی ئەو زانیاری سەبارەت بە مامۆستا هێندێک مشتەرەفمان کا بەوەی. مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر بێ. بسم الله الرحمن الرحیم. مامۆستا ئەمن بەڕاستی لە خزمەتی بووم هەر لە منداریڕا لەبەرەوەی مامۆستا کوڕی خارم بوو،
ئەم بە منداری بام ئەمنی بردەوێن دەرێ و لێ قورآنم دەخیند و لە مارێوان و لە گەرەوان سەرەتای تەمەن کە ڕۆژتێ لێ دەمایەوە لە بەری دەمامەوە لەگەر مەلا تاهیری کە برای مامۆستا برا کچکەی بوو ئەمە هەر یەک عمری شتۆکەی کەم چەند مانگەک لە من گەورەترە مەلا تاهیر ئەم هەبەیەکەوەی دەمانخین ئەلەوێن دەرێ لە خزمەت مەدرسەیوان و لە خزمەتەوی بووین و هەتا مامۆستا زۆر جاران کە ئەمە چونچی مندار بووین ئەوش چەند سارێک لەمە گەورەتر بوو 7 ساران لەمە گەورەتر بوو ئەمە گازمان دەکرد لە خەوێ دێگوڵی سەدێک پێم خۆشە هەر ئەتوو گازی من بکەی ئەوانی دینە زۆر گازکردنی توم پێخۆشە چوچی ئەم زۆر شەرمم لێ دەکرد لە هەینێ لە حوزری دەماوە لە حوزرەی دەماوە و دەبوو لە مارێ بە زۆری لە حوزری ئەمە گازمان دەکرد لە حوزرەی دەماوە گازمان دەکرد دەیگوام هات پێم خۆش ئەتوو گازم بکەی مامۆستا بەڕاستی سیفاتی بەرزی هەبوو زۆر لە سیفاتەکانی پێغەمبەری وەرگرت بوو ئەف مامۆستا بەردەوە تو سەرەتا کە لێ بووی چ دەرسەکە دەخوێن و لای چش ئەمن لە لای ئەوەل جار لە قورئانێ دەمخی مەلا عەبدوڵای شاوێسی هەبوو لەوێ قورئانم لەکن دەخین پاشە هێنێ لەوێ مەلا ئیبراهیمی شێخ تەهای هەبوو بۆ دوای لە مزگەفتی شێخ مستەفای بوو لەوێ ئیمام بوو لە خزمەتەویم دەخین دوای ئەمە چوینە بادینە لەگەر خان مەلا قادر ئەمن بە سوختەی ئەو وەختی زەزم دەخین لەگەرەوەن کاتی گەیشتەوەی خوێندن لە خزمەتی زانای لە خزمەت مامۆستای کە هاتینەوە لە بادینان و خارم هاتە گوندی خەزنەوە من هاتمەوە بە هەرکەی لەوێ فترەشی لەکن مامۆستا محەممەدی گردە شێریم خی دوای کە گەیشتمە جامی لە خزمەت مامۆستای دەستم بە جامی کرد لە خزمەت مامۆستا مەلا تەییبی مەرحوم ئەمن جامی بخین و لە پەرجامی طبیعی ئەوە سویوتی بوو سەعدوڵای کەمالی سەرف بوو مەوردی طلاب بوو ئەوەی منطق مختصر بوو جەمع الجوامع هەتا ئاخرەکەی کە گەیشتینە جەمع الجوامع و لە جەمع الجوامع ئەلەوێن دەرێکە خلاص بووین بەرێ لە خزمەت مامۆستام دەخین کە تەواو بووی فەوری بڕۆنامەکە دەگردیان نەخێر کە تەواو بوون من ئەو کاتی برێن مامۆستا ئەمری کرد پێشی ئەوەی کە تەواو بین گوتی فەرمووی وەرە لە گوندی کەلەکە ببە مەلا هاتی سوێ بکە بە پێیان لەتو نێزیکە تووشەهنی عائیلەم هەبوو ئەمن لە توش باشترە ئەمن هاتم هەتا 73 هەتا 75 ئەلەوێ لە خزمەتەوەی بکەین لە 75 چوین لە بەغدای ئیمتیحانماندا ئەم تەعین بووم لەبەر تەعینەکەی و خوێندەکەشم خلاص بوو هاتم لێرە لە قوشتەپەی تەعین بووم بە ئیمام بەری لە 75 من هاتمە قوشتەپەی ئەلەو کاتی نازانم نەڕەخسا ئەمن ئیجازەی وەربگرم بەبێ ئیجازە ئەمن هات بێرانە لا بەڵام ئیجازەی زارەشی وەرگرت لە مامۆستای کە بەری ئەو بخۆی فەرمووی و کە ڕێی پێدام و هەلا مەدرسەکەیوان معهەدی ئیسلامی مامۆستا بەخۆی مدیری معهەدی ئیسلامی بوو لەوە هەرکەی هەم لە خزمەتەوەیم دەخین دەرسی زیادە برین فەقیاتی و هەم لە معهەدیش بووم لەوێن دەرێ لەوێن دەرێکە شاهادەم وەرگرت شاهادەی معهەدی ئیسلامی بە هەرکەی ئیمام مەلا تەیبی ئیمزاکەی تەمغەکەی پێوەیە بەری ئەوجا دواتر ئیجازەکەت کەتەکەی ئیجازەکە کەتە 5/8 2010 ئەلەو کاتەی چوومە خزمەتی گوتم وەڵڵاهی لۆ بەرەکەتی حەزم لێ ئەم ئیجازەکەی وەربگرم لە کاتی خۆی ئیجازەم وەرنەگرتیا مامۆستا ڕۆژێکی لۆدانام فەرمووی بخۆت ئەتوو هەندێک کەسانی کە بخۆت پێت خۆشە لەگەر خۆتان بیهینە ئەتا ئیشتراک بکەن لە ئیجازەکەی ئەمنش بە هەندەکان دەرێم لە مزگەفتێ بەنزیسە چی کەم دانیشتین و پێکەوە و لە خزمەتیان بووین و ئیجازەکە خیندراوە و ئەلەو کاتی لە 2010 ئەم لە خزمەتی ئیجازەم وەرگرت لە مامۆستایی بەڕێز دکتۆر ئەسعات یەکێک لە کوڕەکانی جەنای مامۆسام دەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزکەم لە ڕووی کۆمەڵاتی لەبەرەوەی بەڕێستان هەم لە ماڵێ لەگەڵی ژیاون هەمیش هاوسەفەری بوونە بەو سەفەرەنێکە جەنای مامۆستا کردوێتی ئەگەر پێم بڵێ مامۆستای ڕەحمەتی لە ماڵێ چۆن باوچێک بوو لەگەڵتانە جەنابی بابم بێت لەهۆی کە باوکمان بوو مامۆستامان بوو تەبعاً و مرشیدمان بوو ڕێگە نیشاندەرمان بوو لە ماڵەوە ئەو فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم تطبیق دەکرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی خەیرکم لأهله وأنا خەیرکم لأهلی باشترین کەسە و کەسێک کە لۆ مار و منداری خۆی باشوی و ئەمنیش باشترینی گۆمە لۆ مار و مندارم تەسەڕوفاتی جەنابی بابم
ڕنگدانەوەی ئەو فەرمودەی پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئامۆژگار دانیشتنی بەرامبەر تەماشاکردنی ئامۆژگاری بوولۆمە ئامۆژگاری دەکردین لە زۆر تشتان بە تایبەت ئەوەی کە زۆر تاکیدی دەکردەوە لە دانیشتنەکانمان لە ماڵەوە ئەوە بوو کە دائیمەن خزمەتکاری عیلم و علەما و زانست و فەقێ و تەڵەوەی شەرعی بین لە خزمەتیاندا بین هەموو وەختەشی دریان عەجز نەکەین ئەوەی کە پێویستیانە هەموو پێداویستەکانیان لۆ جێبەجێ بکەین زۆر تاکیدی دەکردەوە لەسەرەوەی کە کات و وەختەکانمان خەریکی بەدەستێنانی علم و زانست و زانیاری بین کاتەکانی خۆمان بە فیڕۆ نەدەین هەرچەندە منعیشی نەدەکردین لەوەی کە ئەگەر ئیش و کاریش بکەین بەس لە عینی وەخت ئەو مەجاڵەی نەدەداینێ کە مەشغوڵ بین دنیا وەمان لێ بکە کە نەتانین خزمەتی زانست و زانیاری و حوزرە و فەقیان بکەین. زیاتر تاکید لە چ دەکردەوە ئامۆژگاری لە بۆ ئێوە؟ هەموو ئەوەی کە زۆر دووبارەی دەکردەوە ئەو ئامۆژگاری کە زۆر تاکیدی لەسەر دەکردەوە دووبارەی دەکردەوە بوو کە خۆمان خەریک بکەین وەختی خۆمان بە فیڕۆ نەدەین بە بەلاش خەریشی زانست و زانیاری بین لەبەرەوەی دەیفەرموو زۆر جاران دەیگۆ ئەنگۆ نازانن هەتا ئەو کاتێک کە خەڵک پێویستی بەنگۆ دەبی ئەو کات دەزانن ئەو کاتانەی کە بە فیڕۆتاندایە چ کاتی ثەمین و چەندە گرانبەها بووین ئەو کاتانە لێ زۆر تاکیدی لەوەی دەکردەوە کە دائیمەن خەریشی کتاب بین دائیمەن برادەری کتاب بین. مامۆستا زۆر خەریکی تەدریس بوو لە نەفەقیەکان بوو تا ئەو کاتێک کە نەخۆشکە دواتریش خەریکی نووسین بوو. ئەو کاتێک کە لە حوزرە بوو یان لە خەریکی نووسین بوو کاتینگۆی نەدەگردەوەی کە خێزان و منداڵەکانی پێویستی یان دەتوانی حەقی ئەویشی ئابەت هیچ کاتێک مطالعەی نووسینیوی خۆ خەریکردنی بە زانست و زانیاری هیچ کات وای نەدەکرد کە تەسیر لە مارێ بکە نەک لە مارێ تاسیر لە هیچ کەسەشی نەدەکرد هەر یەک کەس هاتبە ئەو ژۆرەی لەو دەرکەی هاتبا ژۆرێ زەنای بابم ئەلێرانە ئەوە لێرە نووسینی دەکرد دائیمەن ئەگەر بیزانی بە هیچ میێوان هیچ ئیشوکاری مارێ نییە مەشغەلەتی مارێ نییەدا لەسەر ئەو کورسیدا دەنیشت و خامەکەی بەدەست دەگرت و خەریکی نووسینێ بوو نووسینی دەکرد هەر کاتەچیش میێوان دەهات دەچوو لە خزمەتی میێوانەکەیدا دەنیشت هەتا میێوانەکە دەڕۆیشت دوای نەدەکرد هەست بکە کە ئەو میێوانە کاتی لەوی گرتیە لێ ناگەرە نووسینی بکە یعنی ئەوهای تەحەسوس بە بەرامبەرەکەی دەکرد کە مەشغولی نەکردیە. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست ئەو مامۆستا بەڕێزەی کە ئێمە باسی دەکەین ڕێزاد جەنابی مامۆستا مەلا تەیبی بەحەرکەیە. ئەو مامۆستا ئەزوو ئێمە هەرچەند لە سەر ژیانی بدوێن ناتوانین حەقی زوهد و تەقەڵا و پێگە و پایەی زانستی و کۆمەڵایەتی جەنابی مامۆستا بدەین. مامۆستای بەڕێز معلومە کە لە بەیانی زوو دەوری کاتژمێر حەوتی بەیانی وەفات دەفەرمێت. لەو کاتەدا دێتە خەونی یەکێک لە خەڵکی گوند چێ دێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەپرسێ یا رسول الله صلی الله علیه وسلم بۆ کوێ دەڕۆی دەفەرمێ دەڕۆمە بەحەرکە تاکو نیوەڕۆ لەوێ دەمینێمەوە. هەر ئەو خۆ پێمان دەڵێ دفنکردنی مامۆستای پایبەرزمان تا نیوەڕۆ دەخایەنی ئەجنا مامۆستا هە لە بەیانی وەفات دەکات یانی بەو مانایە کە هیچ کەسێک ناتوانانی خۆی بێنتە سەر شکل و شەوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خەوا بە ئاگابوون و عشق و ئەوینی ئەو ڕۆحیانەتی ئەو لەگە ڕۆحیانەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک دەگرێ بۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو گەورەیەی خۆی بە قودوە و پێشەوای ئیمامان دێت لە کاتی کفن و دفنی مامۆستای مەرحوم ئامادە دەبێت لە بەحەرکە. ئێمە هەرچەند باس لەو زاتە گەورە بکەینکەوە لەو پێگەی زانایانی ئاینی کە خوا پێگانی بەرز کردەوە دەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. بۆیە بەنیازین لە ئاڵقێشتی بەرنامەی ڕسەی زانایان درێژە بدەین بە خزمەت و سیرەتی و هەروەها پلە و پێگەی زانستی و کۆمەڵایەتی جەنابی مامۆستا. بۆیە لێرە
بەش یەکەمی بەرنامەکە بەجێتان دێڵین بەڵام لە ئەڵلقەی داهاتوو چاوەڕوان بن بۆ درێژەدان بە تەواوکردنی ژیانی جەنابی مامۆستای پایەبەرز تاوکات بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله.